سڵاوی خوای گەورەتان لێبێت. کوێرە ڕژێنەکان کامانن؟ بە شێوازێکی گشتی لە ناو لەشدا 9 کوێرە ڕژێنمان هەیە. ئەگەر لەسەرەوە دەست پێ بکەین لە ناو مێشکدا ڕژێنێکمان هەیە پێوتێ ڕژێنی پینیەڵ کە پینیەڵ گلاند بەرپرسە لە دەردانی میلاتۆنین کە ئەمەش بۆ ڕێخستنەوەی خەو بەکاردەهێنرێت. لە دوای ئەو هایپۆتەلەمەسمان هەیە کە ڕژێنی ژێرمێشکە. دواتر ڕژێنی نوخامیمان هەیە کە لە دوو بەش پێکاتەوە، بەشی پێشەوە و بەشی دواوە. لە ناو مەل دوو ڕژێنمان هەیە. ڕژێنی پەریزادە کە بە غودەی دەرەقی ناسراوە لەگەڵ ڕژێنی تەنیژ ڕژێنی پەریزادە کە بەرپرسە لە دەردان و ڕێخستنی کالسیۆم کە دەکەوێتە پشت ڕژێنی پەریزادەوە. لە ناو سک دوو ڕژێنمان هەیە لەسەر گورچیلەکان کە ئەمانە پێیان دەوتێ ڕژێنی سەر گورچیلە. لە ناو پەنکریاس بەهۆی بێتاخانەکانەوە هۆرمۆنی ئینسۆلین دەرەچێت کە ئەمەش بەرپرسە لە ڕێخستنەوەی شەکرە لە ناو لەشدا. لە پیاواندا گونەکانمان هەیە کە بەرپرسن لە دروستکردنی تۆ و هۆرمۆنی پیاوانە. لە ئافرەتانیشدا هێلکەدانمان هەیە کە هۆرمۆنەکانی ئافرەتان بەرهەم دەهێنن. سمارت وەرچەرخانە.